چیرۆکی سەرکەوتنی ئەو کۆمپانیایەی ئەموان ئارەزووی بەرهەمەکانی دەکەن. کاتێک ناوی کۆمپانیای BMW دەهێنرێت دەست بەجێ ئۆتۆمبیلێک دێتە بەرچاومان کە خاوەنی توانایەکی سەرسوڕهێنەر و خێراییەکی بڕواپێنەکراوە. هەر لەبەر ئەوەیە یەکێکە لەو بڕاندانەی کە زۆرینەی کەس ئارەزوو دەکەن ئۆتۆمبیلەکانیان بکڕن بەوەی ئەوەی هەمیشە تازەترین و پێشکەوتوترین خزمەتگوزاری و تەکنەلۆژیای تێدا بەکاردەهێنن. ئەمە وێڕای ئەوەی کە هەمیشە گیانی سەرنشینەکان لە ناویدا پارێزراوە. کۆمپانیای BMW بە فەرمی لە ساڵی 1940 دامەزراوە. ئەم کۆمپانیایە لە ڕاستیدا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1880 لەو کاتەی ئەرکیان بریتی بوو لە دروستکردنی چەک و کەلوپەلەکانی جەنگ، بەڵام ئەو کات کۆمپانیا نەبوو، تیمێک بوون لەلایەن کارل فرێدریک و ئۆتۆ گۆستۆڤەوە دامەزران. دواتر لە ساڵی 1928 بۆ ساڵی 1929 دەستکرا بە دروستکردنی ئۆتۆمبیل. هەرەو کاتیش بڕیاریاندا کە لۆگۆی کۆمپانیاکە پیتەکانی سەرەتای ناوی کۆمپانیاکەیان بن، بۆیە BMW-یان جێگیر کرد و تا ئێستاش نەیان گۆڕیوە. دوای ئەوە توانیان دەست بەسەر بازاری ئۆتۆمبیلدا بگرن، بە تایبەتی لە دوایەوەی ئۆتۆمبیلێکی بچووکیان بەناوی دیکسی دروست کرد. هەروەها لە ساڵی 1932 توانیان یەکەمین ئۆتۆمبیل بە جێدەستی خۆیان دروست بکەن لە جۆری AM1. لە دوای ئەوەی نازیەکان هاتنە سەر دەسەڵات کۆمپانیاکە بوژانەوەیەکی زۆری بەخۆیەوە بینی لە ئەنجامی ئەو پلانە جەنگیەی کە هیتلەر داینابوو. ئەویش بریتی بوو لەوەی زۆرترین چەک و کەلوپەلی جەنگی ئۆتۆمبیل بۆ سوپا دابین بکات. بێگومان زۆربەی زۆریشیان لەلایەن BMW-ەوە دابین کران. لە ساڵی 1938 کۆمپانیاکە توانیان گەشە بە ئابووریان بدەن. لە ساڵی 1943 کۆمپانیاکە هەستا بە دروستکردنی فڕۆکەیەک لە جۆری BMW 801 کە هێزی 2000 ئەسپی هەبوو. لەو سەردەمەدا یەکێک بوو لە گرنگترین داهێنانەکانی ئەڵمانیا. بەڵام بێگومان جەنگەکان هەمیشە کاریگەری نەرێنیان لەسەر کۆمپانیاکان هەبووە. BMWش بە هەمان شێوەی زۆربەی بڕاندەکانی تر تووشی کۆسپی گەورە بوونەوە بەهۆی ئەوەی کە کارگەیەکیان لەلایەن سۆڤیەتەوە دەستی بەسەرداگیرا و کاولکاریەکی زۆری لێکەوتەوە. بەڵام کۆمپانیاکە لە کارکردن بەسەر بەخۆی بەردەوام بوو، بەڵام تووشی کەمهێنان بوویەوە لە دابینکردنی کەلوپەل. لە کۆتایی پەنجاکاندا کۆمپانیاکە بە تەواوەتی تووشی داڕمان بوویەوە تا ئەو کاتەی کە ئۆتۆمبیلێکیان بە ناوی 3200 سی دروست کرد. بە دیاریکراویش لە ساڵی 1950دا قازانجێکی باشیان لەو ئۆتۆمبیلە کرد و بووە هۆی ئەوەی دووبارە کۆمپانیاکە ببوژێتەوە. کۆمپانیاکە ئەوەیان ڕاگەیاند کە ئەوان لەو کاتەوە تووشی هیچ زیانێک نهاتوونەتەوە، بەڵام لە هەندێک لە سەرچاوەکاندا بازدەوە کراوە BMW بەڕی 29 ملیۆن دۆلاریان لە دەسەڵاتدارانی باڤاریا قەرز کردووە بۆ ئەوەی بە تەواوەتی کێشەکانیان چارەسەر بکەن. لە دوای هەموو ئەو هەوڵانە و هەموو ئەو دەنگۆیانە ئەوان هەر بەردەوام بوون و کۆڵیان نەدا. لە ئێستادا BMW یەکێکە لە بەناوبانگترین کۆمپانیاکانی ئۆتۆمبیل. لە ساڵی 2021دا ناوی لە پلەی یەکەمی لیستی بەناوبانگترین بڕاندی ئۆتۆمبیلەکاندا هاتبوو.